گەنجێکی هەڵەبجەیە و لە ڕێگەی هەوڵێکی تاکە کەسیەوە توانیوێتی گەلەریەک بۆ هەڵەبجە دروست بکات و مێژووی شارەکەی تێدا کۆ بکاتەوە. کە سەرەتا دیتە ئەم گەلەریە لە بەشی پێشەوەی گەلەریەکە وێنەی بنەماڵی جافەکانە بینیت لێرە، بۆ نمونە مۆرەکەی وەسمان پاشای جاف، کۆشکی وەسمان پاشای جاف، عادیلە خانم کێ، وەسمان پاشا کێ، ئەحمەد موختاری کوڕی، بەشێک لەو بنەماڵی جافەکان و هەندێک لە جوولەکەکان کە دیارە هەڵەبجە کە دروستە بێ لە سەرەتا سێ گەڕێک بووە. لە ڕابردوودا ئەو گەلەریانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروستکرابوون لە شارە بچووکەکاندا ڕوبەڕووی داخران بوونەتەوە. ئەمەش کاریگەری نەرێنیان هەبووە لە ناساندنی شارەکان بەو گەشتیار و وەفدە ڕەسمی و ناڕەسمیانەی ڕوویان لێ کردوون. هەڵبەتە بوونی گەلەری لە هەموو شوێنێکدا پێویستە. هەر جێگەیە کە پەیمانگای هونەرە جوانەکانی تیاوە یان کۆلێجی هونەری تیاوە یان بزاوی شێوەکاری تیایدا پەرەی سند بێت، هەڵبەتە پێشتر بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری گەلەریەکی هەبوو لێرە کاری خۆی کردووە، بەڵام ئێستا نەماوە. ئێمە داواکارین کە لەو کۆشکی هونەرەیان لەو شانۆی هونەری کە بە تەمای دروستی بکەین شوێنێک تەرخام بکەین بۆ ئەوەی گەلەریەکی سابت بێت. هونەرمەندێکی هەڵەبجە دەڵێت دۆخەکە وای لێ هاتووە ئەبێ خۆت بەدەم خۆتەوە بیت، دەنا مێژوو هونەر و ئەرشیفی خۆتت بۆ نادۆزرێتەوە. دەبێت حکوومەت جارێکی دیکە گەلەریەکان نوێ بکاتەوە و فراوانیان بکات. ئێمە بەعام کورد لە ئەرشیفا زۆر لاوازین، بەڵام بەداخەوە تا ئێستا هەوڵ نەدراوە کە تۆزێک دەست بگرین بە ئەرشیفمانەوە کۆی کەینەوە تاکو لە داهاتوو ئەگەر کەسێک لە دەرەوە مەسەلەن بێتە ناوم شارەی ئێمەوە یاخود بێتە کوردستان بەگشتی ئەکرێ بڵێن شارەکانی تر باشترن لەو ڕۆ چکە دڵسۆزیان هەیە. بەڕاستی ئەمە لە خۆمانە دڵسۆزمان زۆر کە مەبێ خۆمان خەمی خۆمان بخۆین. گەلەریەکان لە ڕابردوودا جگەلەوەی ناوەندێکی نمایشی کارە هونەریەکان بوون، لەگەڵەوەشدا مێژووی شارەکەیان لە ئامێز گرت بوو. ئەوان پێناسەی شارێکیان دەکرد، بەڵام ئێستا گەلەریەکان داخراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.